خۆزگەی من بەس سەلامەتی هەموو عێراقی يعني تو خەمی هەموو عێراقتە هەم بەس ئینسان خۆ نالێ بەس بۆ خۆی بژی دایمەن هاوڵاتی کامۆن یەک لە هاوڵاتی عێراقی نەما كلا كل يعني انسان نابي خوشي لبير بكوايا أو طبعا اكيد خوزقي بو خوسيا نفلكم له هاولاتكم له اجتماعي يعني خوزقي منش خوزقي هم هاولات يعني امن امان هبي انسان بخوشي بشي بس برزي بشي معاش مسو قربي كاد دبي تسني خميس او نبي معاش مسكد نبي متهيا نيه ورد سن بس هو خوزقي شي ساديه سرتايه شو سرتايه اتدامج نكره يعني اوشتا او مافا او حقيتو هي اوي خوزقي بي بخوازي اكيد والي هاتوا ما انا يعني بسيطين ما في مروفه بسيطين ما في مروفه ولا مسخورنيهم بس يعني خلي مسخور ما براستي باش كم مخهم مسخورنيهم بلا كم مسخورها هیچ کاتێک هیچ کاتێک بیرت لە ڕابردووی ژیانی خۆت کردوتەوە بڵێ خۆزگەم بەو کاتەی ژیانم خۆزگەم بەو تەمەنەی کە تێیدا ژیا بووم خۆزگەم بە منداڵیم هیچ کاتێک ئەم بیرکردنەوانت هەبووە مەسەلە چ کوردی هەیە لە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار یعنی بە بەلاش نەگوتراوە بەڕاستی ڕۆژان ڕابردوو زۆر خۆش بوو یعنی ئێستا تو دەڵێ خۆزگەم بە ساڵی ڕابردوو هزار خۆزگەم 10 سال پێشتە هزار خۆزگەم بە 20 سال پێشتە هزار خۆزگەم بە 30 سال پێشتە ئەی باشە دامەوێت ڕێک بزانم لەبەر چێ ئەو خۆزگەی تو ئەوەیە کە خۆزگەت بە 20 سال پێش ئێستا دەخوازی دەمەوێت بزانم لۆ خۆزگا بە ساڵانی ڕابردوو دەخوازی ساڵانی ڕابردوو یعنی ئینسان بەس لە خۆ نەدەژیە حسابی بەرامبەر دەکەێت حسابی جیران دەکەێت حسابی خزمەت دەکەێت ئێستا خەڵک بەس بۆ خۆی دەژی ئێستا وەی لە هاتیە ئەوانە بەس وەی لە هاتی ئەڕۆ یعنی ماشە ژیان ئەوەندە زەحمەت بووە غاردە کارەبای مۆلی لێ و ئاوە و سرکت تێکچوو نازانم منداڵەوەکمە ئاشە کورە پارە تەکسی یعنی ئەو هەموو غارە وای کردووە ئەو هەموو ڕاکردنا وای کردووە کە بێزاربی خۆزگە بە ڕابردوو خوازی دەکەیت ڕابردوو کاچ من ئێمە 11 نەفرم لە ماڵێک 11 نەفر یەک ژوور دەخەوتین یەک ژوور هەمووش بە ماشەڵڵا مهندس و مامۆستا و دکتۆر و لەخوا بەزیادبی هەمووش کرد الحەمدولله شکرانە دەوێت یەک تاقە شەخصیش دەکرد یەک شەخص 11 نەفەر یەک کەزیشی دەکرد یەک کەزیشی دەکرد 11 نەفەر یەک کەزیش دەکرد وەکو گوڵ بەڕێ دۆچوو نەخەمی معاشت هەبوو نەخەمی کارەبات هەبوو نەخەمی ئاوت هەبوو نەخەمی کرێ دوکانت هەبوو ئەو خەمانەت نەبوو ئێستا هەموو شت دابین دەکرا ئێستا نازانم غەمی نەفتی بخۆی غەمی ئاوی بخۆی غەمی کارەبای بخۆی باشە ئێستا ئینسانە مرۆڤە کەسێک دەتوانێت یەک کەس بژێوی ژیانی 11 کەس دابین بکە وەکو جاران ئێستا مستحیلە إلا اللهم كابك يعني زود دورون بي شركة هبي يعني أموري فول بيد تواني يعني كسي أساي كسي ناتواني زود زحمتها يعني من خمنو مسخوراني موظف قرب سر يعني زيقا بابينا زيقا لا مسخورة كان زيقا لا خوزقة دنيايا كان أي بو قيامات خوزقة بسيدة خوازي خوزقة قيامات لهم باشترا لهم خوشترا إنسان بسيدة خوازي بارزانا إيمان لك خود بي بإيمانه بمري بكافرين أمري بإيمانه بمري لهم خوزقة شو خوش ترى دنيا دروة كاتية بس قيامت ندوري أو بهمي هي